لە ناو چەدابڕاوەکانی سنووری مووسڵ بەشێک لە هاوڵاتیان ناتوان بایۆمەتری بکەن و کارتی دەنگدانیان نوێ بکەنەوە بەهۆی ئەوەی پسوڵەی خۆراکیان مووسڵە و لە هەڵبژاردنەکانی ڕابردوو کارتی دەنگدانیان لە پارێزگایەکانی هەولێر و دهۆک دەرهێناوە. ژمارەی ئەو هاوڵاتیانەی کارتی دەنگدانیان بۆ نوێناکرێتەوە نزیکەی 200,000 کەسن. زۆربەیان دانیشتووی قەزای مەخموور و ناحیەی گوێڕ و قەزای شێخان و شارۆچکەی فایدە و بەشێکی ناحیەی کەڵک و گوندەکانی سەر بە ناحیەی باشیکن. گەلاوێش عەلی ئەمین کە نوێنەری مەخموریەکانە لە ئەنجومەنی پارێزگاینینەوە دەڵێت ئەگەر ئەو کێشەی دەنگدەرانی کورد چارەسەر نەکرێت بە ڕێژەیەکی زۆر دەنجی کورد لە هەڵبژاردننی داهاتوو لە نینەوە کەم دەبێتەوە. نزیکەی 200,000 کەسمان هەیە بیتاقەی تەموینی واتە فۆرمی خۆراکی لەسەر مووسڵە بەڵام کارتی دەنگدانی کەوتیتەوە سەر هەولێر تاسیری زۆر دەبی لەسەر دەنجی کورد چونکە وا دەکاتن نەتوانن دەنگ بدەن لە بۆ هەڵبژاردننی نوێنەری خۆیان لەو ئەنجومەنی پارێزگا و لەو کاتەدا کە کورسەکانی ئەنجومەنی پارێزگا کەم بوویتەوە وا دەکات نوێنەرانی کورد لەو سنوورە کەمتر بن. جگە لەو 200,000 هاوڵاتی ناوچەدا بڕێنراوەکانی سنووری مووسڵ کە کارتی دەنگدانیان بۆ نوێ ناکرێتەوە حکومەتی عێراق بڕیاری داوە ئەو ئاوارانەی لە کەمپەکانیشن ئەگەر نەگەڕێنەوە ناوچەکانیان لە هەڵبژاردننی داهاتوو ناتوانن دەنگ بدەن. سەرۆکی ئەنجومەنی پارێزگاینینەوە دەڵێت ئەگەر ئەو بڕیارەی حکوومەت جێبەجێ بکرێت زۆربەی شنگاڵیەکان بێبەش دەبن لە دەنگدان چونکە زیاتر لە سەدان هەشتای شنگاڵیەکان تا ئێستا ئاوارن. ئەو بریار جێبەجێ بوو و نەهاتە لادان و خەلکی ئاوار و ئەوژی ئللا المووسل دەنگی خۆ بدە بشێوەکی گشتی خەلکی مووسل هەموو ضررت بێ و بشێوەکی تایبەت ئەسکارم بژم کورد و ێزیدی لێن ئەو منطقەیەت کە بتر ئاوار ژوان منطقە خەلکی شنگال ئاوارن الکەمپا خەلکی جنوب المووسل ئەوژی هەن دەکەینە بەس نەگەلەکەن وان کەمپا. سەبارەت بەو کێشانەی هاتوونەتە بەردەم دەنگدەرانی کورد لە پارێزگاینینەوە بەڕێوەبەری ئۆفیسی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی نینەوە و جێگرەکەی دەڵێن ڕێگەمان پێنەدراوە و بۆمان نییە لەسەر ئەم بابەتە لێ دوام بدەین. 15 مانجی دەی ئەم ساڵ پرۆسەی تۆمارکردنی ناوی دەنگدەران و بایۆمەتری کۆتایی دێت لە پارێزگاینینەوە. ئەگەر پێشتاوەبوونی ئەو وادەیە کێشەکان چارەسەر نەکرێن سەدان هەزار هاوڵاتی کورد لە نینەوە بێبەش دەبن لە دەنگدان. لە نینەوە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای نینەوە و نزیکەی نیوەی ئەندامانی ئەم ئەنجومەنە کوردن بەڵام بەهۆی ئەو کێشە و گرفتانەی هاتوونەتە پێش پێناچێت لە هەڵبژاردننی داهاتوو کورد ئەو هەموو دەنگە و کورسی ئێستا هەیەی جارێکی تر بەدەستی بێنێت. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.